بەندە گۆڵتینە وەڵام وێسی خەڵک ئاوایی بێسارانم لە دایکبوون هەرسێنم حاڵ حاضر لە سنا زندگیەکەم خەریک کاری سەبەت بافیم من کارگایك فرە گۆرم بوو وەلی ئێستا متاسفانە کارگاکەم هەشت مانگێکە جەمەوە کردگەسەوە هەمە لە ماڵا کارەکەم هەمە شۆن کارگایك فرە گۆرە داینم چون من حدودەن 120 نەفەر بۆم کارەکات و خەریکین کاری ئەرغەوان و کاری میخەک و کاری منجووق و هەموو کارەکان ئەنجام ئەدەین. من لە مناڵیەوە لە 5 ساڵگیەوە لە چوومە سەقاڵی بافی لە 9 ساڵگییا بوومە ئۆستادی قاڵی بافی بعد لە 11 ساڵگییا بوومە مەرەبی من بە ئاموزشەکەی 15 ڕۆژم دانیا بۆ ئاموزش فێربوون ئەو خانمانەوە فێرە بن لەو 15 ڕۆژە ئیتر سەردەرسەد فێرە بن چۆن خەسەی شەوین خەسە کونەندە هەزوەلێ چۆن عشق و علاقەم هەز بە کارەکەم هیچوە خەسەگیم بۆ نییە چۆن ئیسا ئاغامان بازنشتە بووە ئیتر هاتەکما و هەر کوێنێک بچم ئەویش تێتەکما و ئیتر خەسەگیم ئۆنە بۆ سوورەتە نیشان نات. ئەم کارە ئەساڵات هۆرامانە وەلی متاسفانە لە بین چوو 22 ساڵ لەمەوە بەر من واقعان زیینگم کردەوە چون ئەوەڵین خانمێکم لە ئۆستان کوردستانە خەریک کاری ئەرغەوان بافیم زیینگم کردگەسەوە خانمەکانم ئاموزشتاگە ئەیسە لە بێهات دێوەزنا و کامیاران وەختە گواز لە ئەتراف کوردستان خۆمانە بۆ من کارەکەن. ئەمە ئەوڵین ئەکسێک بووە لە برج میلاد داوەت بووم جەشنوارە بوو ئەم ئەکسیانە گرد و میراسفەرەنگی خۆی خستە پشت مەجەلەیەک و مەجەلەی فرە گۆرە ئەم ئەکسە هە لە پشتی سەر لەناو میراسا ماگە. ئەمەیشە ئاوایی دێوەزناوە کە چووگەم لێنە کارەکەین ئەو ئاغەوا کارەکا بۆ من ماڵ ئەوانە خۆشم ئەوەمە دروست کردگە و ئەو ئاغێشەوەی دروست کرد. ئەمەیشە سەبەت ماسیگردنە ینی ئەیخیتە ناو دەریا حدودەن 7 کیلو ماسیەگرێت ئەمە خۆم دروستم کردووە ینی 7 کیلو ماسیەگرێت تەکان ناخۆ ناتان بێنە دەرەوەی تر. ئەمەیشە نانەشانە ئاغێکە ها لە دێوەزناوە بەناو لێنە کارم بۆکەن تەکشنەکەیە تەک ئەوانە ئەم کارمانە دروست کردووە. ئەمەیشە فیلمێکە کۆتا لە شاری ئەردەبێڵ خەریکم ئەم نانەشانە دروستەکەم بۆ ئاغێکە هاتکە لە بانستەرمە وێسا تا ئەم دانە نانەشانمە تواو کردووە بۆی. ئەمەشە بۆ چین داوەت بووم ئەمە مەدرەکەی کە لە چینە هەناردوویانەسە بۆم و خەریکین ئەمە مەدرکی چینە داوەت بووم بۆ چین وەلی چون متاسفانە کۆرۆنا هات و ئیتر نەمانتانی چوو وەلی هەر بازم داوەت نامەکەم هەرما. ئەمەشە خانەی کووردە لە سنا خەریکم کارم کردووە و دەسەی کارەکانم ئەخەم ینی کە خەریکم دەسەی ئەمانە ئەخەم کە خانمێک مشتری ماتووە و ئەڵەیەشێت دەسەی لێ خەیت و بۆم تا من بیبم ئەمە شتێک ئاوە جوان درێتێت. ئەمە پیشانگایە. ئەوەیشە جێگەی هەنگورە ئەمانە جێگەی هەنگورە ئەمانێتی جێگەی میوە و کارەکان ترن. لە خانمە عەزیزەکان لە نازارەکان داواکەم کە نێژن کار نییە سەختە کارێکین کە ئەسیل کار قەدیممان ڕۆشنەوە بێتەوە من کە وەکو کچێ هۆرامی خەریکی کاری ئەرغەوان بافیم کارم زیینگۆ کردووەسەوە ئەیسا لە 4 پارچەی کوردستانیا لە تواو جەهان
من ئەناسن و شناختە شۆدەم کە ئەزانن کاری ئەرغەوانی بافی ئەنجام ئەدەم خۆشتان لێکم کە نێژن کار نییە چون کار نەشۆدی نییە بنیام وەختی دەست باتە کارێکەوە غەرق کار بێ نەشۆدی نییە و ئەتانی کار ئەنجام بات.